شەوەزەنگی بێئومێدی لە چایخانەی توڵەی تووڵەوە بۆ خڕی ناوزەنگ. لە بەیاننامەیەکی چەنووشەیی و مەفرەزەیەک و سیمنۆفێکی ژەنگاوی کورتەوە دەستمان پێکرد. لە یەک شانی ڕێخستنی نهێنی و تایپێکی دەستی کۆنەوە خۆرمان هەڵات. مەفرەزەکان زیادیان کرد و ڕێخستنەکان گەشەیان کرد و چالاکیەکان دەستی پێکرد. شاخەکان فرمێسکی بێشوانیان سڕی، پێشمەرگە کەوتەوە شاخ، لە ناو شارەکان چالاکی ئەنجامدرا. هەکاری نەیتوانی ورەی پێشمەرگە و ڕێکخستن لاواز بکات. پێشمەرگە ڕۆژ بە ڕۆژ زیادی کرد. ڕێخستنەکان زۆر فراوان بوون. دەستگا ئەمنیەکانی ڕژێم ڕۆژ بە ڕۆژ دڕندە دەبوون. ڕێخستنەکان کەوتنە بەر شاڵاوی گرتن. داستانی قارەمانانە لە ناو زیندان تۆمارکران. لە سێدارەدانی سەرکردەکان و شەهیدکردنیان ورەی زیاتریدا بە پێشمەرگە و ڕێخستن، زیاتر دەستی واڵاکردن. بوونی مامجەلال لە ناو شۆڕش هێزی پێشمەرگەی کردە ئاگر لە دوژمن. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هێزی سەرەکی گۆڕەپانی خەباتی شۆڕش ڕژێم ناچار بوو داوای دانوستانی لێ بکات. دانوستان نەگەیشتە ئەنجام. چالاکیەکان دەستی پێکردەوە بە هێزی زیاتر و ورەی زیاتر. چالاکی گەورە و شەڕی جەبهەی گەورە ئەنجامدرا. کاتێک ڕژێم چەکی کیمیایی دژ بە پێشمەرگە بەکارهێنا. دابان هەلاج و قەیوان ماوەت، گرتنی بێتواتە و سەری ڕەش، کوشتنی چەندین خۆفرۆش لە ناو شارەکان تەواو دوژمنی تۆقان. ئەنفال و کیمیایی هێزی پێشمەرگەی نەترساند، مقاومە بەردەوام بوو. دوای ئەنفال پارتیزانەکان و شانە چەکدارەکانی ناوشار لە دوژمنیان گەیاند یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەیدانی خەباتە نزیکە لێتان. پلانی ڕاپەڕینماندانە، ڕادیۆی دەنگی گەلی کوردستانی ئێمە و ڕێخستنەکان و شانە چەکدارەکانمان لە پێشەنگی هەڵمەتەکان بوون. دوای ڕاپەڕین بیرۆکەی یەکەم پەرلەمان و حکوومەت هی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. یەکەم تەلەڤیزیۆن و ڕۆژنامەی ڕۆژانەی دوای ڕاپەڕین یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. ئاوەدانی و پاڵاوتنی نەوت بە توانای خۆماڵی ئێمە کردمان. سەکۆی ئازاد و ڕۆژنامەی ئازاد لای ئێمە دەستی پێکرد. ئازادی تاک و ژن یەکێتی نیشتیمانی کوردستان فەراهەمی کرد و درێژی پێدەدات. یەکێتی نیشتیمانی کوردستان کار بۆ ئاوەدانی و ئاسوودەیی هاوڵاتیان دەکات. هەروەک چۆن لە خەباتی شاخ پێشمەرگەکان یەکێتی هەڵمەتبەری بەورە بوون. لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تاریکپەرستانی داعشیش ڕزگارکەر و دوژمن بەزێر بوون. یەکێتی لە کۆنگرەی نوێبوونەوە ئێستا سەرکردایەتێکی نوێی هەڵبژاردووە. بە گڕوتینەوە کار بۆ خۆشگوزەرانی خەڵک دەکات. لە یادی 45 ساڵەی دامەزراندنیدا بە دروشمی نوێ نوێبوونەوە ژیانێکی نوێ دەست پێ دەکات. بۆیە بەردەوام قەڵای ئێمە شورای پشتمان سەنگەرمان هێزی گەلە و یانون کافە ڕابەرمان.